بۆ یەکەم جار چەند ویلایەتێکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نوێژی جەژنی بە کۆمەڵیان تێدا ئەنجام دراو. هەزاران موسڵمان بەشداریان لە نوێژەکەدا کرد. لەو چوارچێوەیەدا هەزاران موسڵمان لە ویلایەتەکانی نیویۆرک و نیوجێرسی یەکەم نوێژی جەژنی قوربانیان بە کۆمەڵ ئەنجامدا و نوێژەکە لە یاریگای میتیلاف لە ویلایەتی نیوجێرسی باکووری خۆرهەڵاتی ئەمریکا بەڕێوە چوو. هاوکات فیلمێرفی حاکمی ویلایەتی نیوجێرسی مەراسیمی نوێژی جەژنی قوربانی لە یاریگاکە بەسەر کردەوە و لە وتارێکیشیدا پیرۆزبایی جەژنی لە موسڵمانان کرد. بە بەشداری ئافرەتان و منداڵان هەزاران موسڵمان لانەتەوە و ڕەگەزا جیاوازەکان کۆبوونەوە و جەژنا پیرۆزەیان لە یەکدی کرد. ئەمەش دیمەنێکی جوان و ناوازەی خۆشەویستی و پێکەوەی و لێبوردەی و میهرەبانی لە یاریگاکە دروست کرد کە دیمەنی لەم جۆرە لە مەراسیمەکانی دیکەی ئەمریکادا بەدی ناکرێت و بەبێ پێشینا دادەنرێت. جێی ئاماژەیە ئەمە بۆ یەکەمین جارە دەستەی سەرپەرشتیاری یاریگای میتیلاف ڕێگە بە موسڵمانان دەدات کە لەو یاریگایە نوێژی بە کۆمەڵی جەژن ئەنجام بدەن. ڕێگا پێدانەکەش پاش 8 ساڵ لە گفتوگۆ و دانوستانی نێوان موسڵمانان و سەرپەرشتیارانی یاریگاکە هات. هاوکات هەزاران موسڵمانی دیکە لە سنتەری ئاینەکانی ئەمریکا کە یەکێکە لە گەورەترین مزگەوتەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە شاری ماریلاندی نزیک لە واشنتۆنی پایتەخت نوێژی بە کۆمەڵی جەژنی قوربانیان ئەنجامدا. سنتەری ئاینی ئەمریکا بدەر لە موسڵمانانی نێوخۆ پێشوازی لە هەزاران موسڵمان کرد کە لە ویلایەتەکانی دەوروبەری ماریلاندەوە بە مەبەستی ئەنجامدانی نوێژی جەژن ڕوویان لە مزگەوتەکە کردبوو. ئاینی پیرۆزی ئیسلام سێم گەورەترین ئاینە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و زیاتر لە 3,500,000 شوێنکەوتەی هەیە. هەروەها بەراورد بە ئاینەکانی دیکە لە زۆرترین نەتەوەی جیاواز پێکهاتووە.